وڵازان و خۆشەویستانمان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی ڕێکخراوەکان دەکەین لە وشارکردنەوەی گەنجان. دەزانین کە گەنجان یەکێکن لەو چین و توێژانی کە لە کۆمەڵگادا ڕۆڵێکی زۆر باشیان هەیە لە بەرەو پێشبردننی کۆمەڵگادا. لە تەواوی وڵاتاندا گرنگێکی تایبەت دەدرێت بەم چینەوە، لەگەڵیشیدا زۆرێک لە وڵاتە دیکتاتۆر و ستەمکارەکان زۆر لە چینی گەنجانە ترسن، بۆیە هەمیشە بەردەوام هەوڵی سەرکوتکردنی ئەو چینە دەدەن بۆی کە ڕۆڵیان نەبێت لەوەی کە بتوانن دەسەڵاتەکانیان بگۆڕن یاخود ڕۆڵیان لەسەر حکوومەت و سیاسەتی ئەو وڵاتەدا هەبێت. بەنمونەش لە هەرێمی کوردستاندا زۆر بایەخ بە چینی گەنجان نادرێت، لە هەوڵ نادرێت کە بەشاد لە شازەکان ڕۆڵیان هەبێت لە وشارکردنەوەیان، لە هەروەها بوارە جیاوازەکانی دیکە یاخود کارێکیان بۆ بڕەخسێنێر یاخودەوەی کە احتیمامێکی زۆر زیاتر بدرێت بەم چین و توێژانە. بەڵام لەگەڵ ئەم و ئامانەدا لە هەرێمی کوردستاندا ڕێکخراوەکان ڕۆڵێکی باشیان بینیوە لە بەرەو پێشبردننی گەنجان لە وشارکردنەوەی گەنجاوە، بە تایبەتی تر ڕێکخراوە ئیسلامیەکان کە بە دیارەکە لە ڕابردوودا ڕۆڵی زۆر باشیان بینیوە لە وشارکردنەوە لە پەروەردەی جوان. بەشێکی زۆر لەم ڕێکخراوانە پەیامە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام دەگەێنن بە گەنجان و لاوان تاوەکو لەسەر فیترەتی ئاینی پیرۆزی ئیسلام ژیان بەڕێ بکەن و هوشیار بن و ئاگاداری کار و کردەوەکانی شابن لە ژیانیانداوە، لەگەڵیشیدا وشیاریان پێدەدەن سەبارەت بەوەی کە هیچ کاتێک زوڵ مستەمێکیان بەرامبەر نەکرێت. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز کاک سەلمان کۆچەری، بەڕێزیان کە ئەندامی ڕێکخراوی سنتەری لاوانن و لەگەڵیشیدا چالاکوان لە بواری گەنجاندا. ماوەستە سەلمان سڵاوی خوا لێبێ، سوپاس بۆم دەرفەتە بێمەت بەخشی. زۆر سپاس سڵاوی خوا لە ئێوە لە تاوی ستافی کارمەندانی کەناڵی ئاسمان پێ. زۆر سپاس دەکەین. ماوەستە سەلمان، ئەگەر لەوە دەست پێ بکەین پێشەوە بێنە سەر ڕۆڵی ڕێکخراوەکان، بۆ گرنگە گەنج وشیار بێ، بۆ گرنگە گەنج ئاگاداری ئەو کێشە و گرفتانە بێت کە لە چواردەوریدا ڕوودەدەن و هەمیشە بەردەوام گۆڕانکاری لە خودی خۆیدا دروست بکەێت تاوەکو ڕۆڵی بەرچاو ببینێت، هەم بۆ خودی خۆی هەم بۆ کۆمەڵگاکەی. دیارە کۆمەڵگە و پێکاتەکانی کۆمەڵگە بە هەموویانەوە کاریگەریان لەسەر بەرەو پێشچوون کۆمەڵگە و دروستکردنی ژینگەیەکی کۆمەڵایەتی و خۆبژێوی لە هەر خاک و نیشتیمانێکدا هەیە. ئەم توێژانەش هەر توێژە و بەپێی قەبارەی خۆی کاریگەری دروست دەکات لەسەر ئاست و بەرەو پێشچوونی کۆمەڵگە. یەکێک لە توێژە هەرە چالاکەکان لە ناو کۆمەڵگەکاندا کە بەستاندار یاخود بە پێوەرێک دادەنرێت بۆ ئاسی بەرەو پێشچوون و ئاسی پێشکەوتووی کۆمەڵگاکان بریتێ لە توێژی گەنجان. بەڕاستی گەنجان پێکاتەیەکی زۆر گرنگی گەنجان و لاوان پێکاتەیەکی زۆر گرنگی کۆمەڵگاکان. بەبێ توێژی گەنجان و لاوان هەر کۆمەڵگەیەک توێژی گەنجان و لاوانی تێدا خای بێ، ئەو کۆمەڵگەیە ڕوە و دواکەوتووی دەچێت و هەروەها لە ڕووی ئابووری، لە ڕووی کشت و کاڵی، لە ڕووی ڕۆشنبیری، لە ڕووی پێشکەوتن و داهێنانەوە ئەو کۆمەڵگەیەش بەرەو داڕوخان دواکەوتو دەچێت ئەگەر پشت بە توێژی گەنجان و لاوان نەبەستێ. زۆر ئەو قسەیە دەکرێت کە لاوان لە ناو کۆمەڵگەدا بۆچی گرنگە لاوان و گەنجان هۆشیار بن لە ناو کۆمەڵگەدا، چونکە پێکاتەیەکی هەرە گەورە و زیندوو یاخود کە قەبارەیەکی زۆر گەورەی داگیر کردووە لە کۆمەڵگاکاندا گەنجان و لاوانن. ئەگەر بێت و گەنجان و لاوان ئاسی ڕۆشنبیری خۆشیاریان دابەسێت یاخود نزم بێت، ئەوە بێگومان کاریگەری لەسەر تەواوی کایەکانی کۆمەڵگا دروست دەکات لە خێزان، لە دام و دەستگا و دامەزراوەکانی حکومەت یاخود دەوڵەت یاخود هەر پێکاتەیەکی کۆمەڵایەتی کە هەیە. بۆیە زۆر گرنگە گەنجان و لاوان پێکاتەیەکی خۆشیار و چالاک و خوێنەر و هەروە بەشداری کەربن لە پرۆسا ئیداری و سیاسی و ئابوووریەکانی کە لە نێوان هەر حکومەت و دام و دەستگا و دەوڵەتێکدا هەیە.
ئەگەر هات و گەنجان و لاوان لە پێکاتەی ئیداری حکومی سیاسی کۆمەڵایەتی لەو سێکتەرانەدا بەشداریان نەکرد ئەوە ئەو کۆمەڵگەیە وەکو کۆمەڵگەیەکی یعنی خەوتو دەبینرێت وەکو کۆمەڵگەیەکی گەشە نەسەندوو دەبینرێت کۆمەڵگەیەک دەبێت کە گەشە ناکات بۆیە پێویستەکە گەنجان و لاوان ئاسی خۆشیاری هەموو لایەکیان بەرزتر بکەنەوە ئەویش لە ڕێکەی دیراسە لە ڕێکەی خوێندنەوە لە ڕێکەی چالاکی هەمە جۆرەوە لە ڕێکەی دروستکردنی گروپ و ڕێکخراوی خۆبەڕێوەبەری کردەی لە سەرجەم شار و شارۆچکەکان و هەروە ئەو گەنج و لاوانە پێویستە توانا وزەی خۆیان تاقەکانیان نیشان بدەن و بچنە پێشەوە لە ناو دام و دەستگا حکومی و کۆمەڵایەتی و نیشتیمانی و هەر ئیدارێکدا کە لە ناو پێکەتەی کۆمەڵگەدا هەیە جێگە بگرن و ڕۆڵی خۆیان نیشان بدەن. باشە ئاستی هۆشیاری گەنجانی ئێمە لە چه ئاستەیدایە یاخود ئەتوانین بڵێن گەنجانی ئێمە لە چه بابەتێکدا کەمترین هۆشیاریان هەیە بۆتە هۆی مەترسی لەسەریان؟ بەڵێ لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 1991 کە ڕاپەڕین کرا حتا ڕاپەڕینیش توێژێکی هەر کاریگەر و چالاک کە کاریگەری هەبوو لەسەر سەرخستنی ڕاپەڕین لە هەرێمی کوردستان و ئاسراتکردنی کوردستان هەتا کەرکووکیش گەنجان و لاوان بوون یعنی بەڕاستی گەنجان و لاوانێک هەبوون کە خۆیان بەڕێوە دەبێت پشتیوان بە خۆ دەبەست گەنجێکی زۆر نیشتیمان پەروەر گەنجێکی زۆر داخۆکی کار بوون لە ماف و حقوقی خۆیان و پارێزگاریان لە نیشتیمان و خاک و مەبادی و هەموو نەریتەکانی کۆمەڵگە دەکرد لە دوای ڕاپەڕینەوە بەداخەوە پەروەردەی گەنج و لاو لە هەرێمی کوردستان بەردەوام بووە معنی هەبووە تاقلەوە بە تایبەتی لایەنە ئیسلامیەکان پەرەیەکی زۆر باشیان بە بواری پێگەیاندن و پەروەردە و پێشخستنی گەنجان و لاواندا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لە دوای ئەوەی ئەم حکومڕانی خۆم دروست بوو یەکێتی پارتی هاتنە سەر حکم شتێکیان دروست نەکرد بە ناوی گەشە پێدان یاخود بە ناوی پەرەپێدانی توانسی گەنجان و لاوان و بگرە گەنجان و لاوان دابەشکران بەسەر دوو زۆندا و هەتا ئەوەی گەنجان و لاوان خرانە ناو پرۆسەیەکی ململانەی نەرێنی و خراپدا خرانە ناو پرۆسەی جەنگەوە خراونە ناو شەڕی ناوخۆیەوە لەبری ئەوەی کە دامەزراوە و ڕێکخرا و یعنی چۆن دەستگای تایبەت بە گەنجان و لاوان و پەرپێدانی توانسی گەنجان و لاوان دروست بکرێ گەنجان و لاوان دابەشکران کران بە ئەندام و کادیری حیزبی و خرانە ناو هەتا دام و دەستگای ئەمنی و بەشێکی زۆری گەنجان و لاوان هەتا یعنی تووشی شەڕی ناوخۆ بوون خەڵکێکی زۆر لە گەنجان و لاوانمان شەهید بوون بوونە قوربانی ململانەکانی حیزمی لە هەرێمی کوردستان هەتا ئێستاش کە 2024 ئەم کاریگەریە هەرماوە بۆیە لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین ئاسی هۆشیاری و ڕۆشنبیری گەنجان و لاوان لە ئاسێکی باشدا نییە بەدەر لەوە لە ناو ڕێکخراوە ئیسلامیەکان حیزبە ئیسلامیەکان تاڕادەیەک هەنگاو هەیە کە بەوەی گەنجان و لاوان لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی پێگەیاندنەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی پاراستنی بەها نیشتیمانیەکان و نەریتە جوانەکانی کۆمەڵگە و بنەما گشتیەکانی ئاینی ئیسلام و یعنی ئەو نەریتە کولتوریە کۆمەڵگەی کوردی کە هەیە کە کاریگەری ئاینی ئیسلامی بەسەرەوە هەیە توانراوە لەو ئاستەدا لە نێو حیزبە ئیسلامیەکاندا پەروەردە هەبێت و تا ڕادەیەک باشە بەڵام لەبەر ئەوەی ئەم دەسەڵات و حکومڕانەیە کە هەیە لەلایەن یەکێتی پارتیەوە سەرپەرشتی دەکرێت بەڵام بەداخەوە هیچ گرنگیەکیان بە توێژی گەنجان و لاوان نەداوە و
گەنجان و لاوان پەراوێز خراون بۆ مەرامی سیاسی بەکارهێنراون زۆر جار وەکو وەسائیلێک لەو ململانەیاندا بەکارهێنراون و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە گەنج و لاوانێکی زۆرمان بەداخەوە لە ئاستی زۆر باڵاشدا کوردستانیان بەجێهێشتووە و کۆچیان کردووە. ئێمە دەبینین بۆ نمونە بەس لە دەفەری بتوێن و پشتەر 19,000 تەخەڕوجمان هەیە کە تەخەڕوجی زانکۆیە و هیچ ئیش و کارێکی نییە، کەواتە ئەتۆ گەهاری کارت بۆ گەنجان نەڕەخسان، ئەتوو کە پرۆژەت بۆ گەنجان نەبوو، ئەتوو کە بۆ نمونە لە ڕووی دارایی یارمەتی گەنج و لاوانن نەدا، ئەوە ئەو گەنج و لاوە توانسەکانیان دادەبەسێ و هەست گەنج و لاوان هەست بە خەریبی دەکەن لە وڵاتە. بۆیە یعنی لە بری ئەوەی گەنجان و لاوانمان کە سەرمایەکی هەرە گرنگی کۆمەڵکەنە بهێڵێنەوە لە نێو هەرێمی کوردستان و یارمەتیان بدرێت لە پێناو پێشخستنی نیشتیمانی کوردستان، هاتون چیان کردووە گەنج و لاوانیان بێ ئومێد و تووشی یەئس کردووە، گەنج و لاوێکی زۆر هەرێمی کوردستانیان بەجێشتووە. لە ماوەی 3-4 ساڵی ڕابردوودا هەتا ئێستا نزیکی 36,800 گەنج، زیاتر لە 36,800 گەنج لە سەرانسەری هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیان بەجێشتووە کە ئەمە سەرمایەکی زۆر گرنگ و بەنرخە. بۆیە دەتوانین بڵێن ئاسی ڕۆشنبیری و ئاسی گەنجان و لاوان لە هەرێمی کوردستاندا لە ئاسێکی خراپدایە. ئەمەش بۆ لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە گەنجان و لاوان بۆ خۆیان ناچناو پرۆسەکانی پرۆسەی سیاسیە، پرۆسەی ڕێکخراوەیە، پرۆسەی دامەزراوە ئیداریەوە ناچنە نێو ئەو کەیانەوە، یعنی تووشی یەئس و نائومێدی بوونە. گەنجێکی زۆرمان هەیە لە زانکۆ تەخەڕوج دەکا کەچی دوای تەخەڕوج بێ ئیشڕادەوەسێ لە جێ ئەوەی گەنجان و لاوانمان هەوڵدەن بە هەماهەنگی لە نێو خۆیاندا گروپ و دامەزراوە تایبەت بە خۆیان دروستکەن و فشار لەسەر دەسەڵات حکومەت دروستکەن، تووشی یەئس دەبن، بەشێکیان کۆچ دەکەن بەداخەوە وڵات بەجێ دەهێڵن کە ئەمە زۆر مەترسیدارە. ماوەستا سەلمان میکانیزمەکانی وشیارکردنەوەی لاوان و گەنجان بە چ شێوازیەکە هەم لە نێو ڕێکخراوەکاندا هەم لە دەروی ڕێکخراوەکان وە خۆش ئاماژەت پێکرد خودی لاوان بۆ خۆیان ڕۆڵێکی زۆر زیاتر ئەبینن لەوەی کە ڕۆشنبیر و وشیار بن، بەڵام ئەو میکانیزمانە چین کە گەنج وارە دەکات وشیار ببێتەوە و ڕۆشنبیر بێ زیاتر وە ڕوودا و حەدەسەکانی چواردەوری ببینێت تاوەکو کاریگەی نەکاتە سەر ژیانی کاریگەی نەکاتە سەر پلان و ئامانجەکانی کە لە نێو کۆمەڵگەی خۆمانە هەڵبەتە ئەمانە باس دەکەین. دەست خۆش بێ کاردانێت ئەوە یعنی بابەتە کڕۆکە ئەساسەکە ئەوەیە ئێمە بە چ میکانیزمێک ڕاستە ئەو میکانیزمانە دەبێت چی بن کەمە بۆی بتوانین پەرە بە توانس و توانای گەنجان و لاوان بدەین وا بکەین لە نێو نیشتیمانی خۆمان لە کوردستان بمێننەوە، پرۆژیان هەبێت خۆیان بۆ خۆیان بەڕێوەبەرن، خۆیان بێنە ناو کایەکانی بەڕێوەبردن و سیاسەت لە هەرێمی کوردستاندا. ئەوە دوو لایەنە. میکانیزمێک یعنی هەندێک لە میکانیزمەکان پەیوەستن بە گەنجان و لاوان خودی خۆیانەوە، هەندێک لە میکانیزمەکانیش پەیوەستە بە حکومەت و دەسەڵاتەوە. ئەوەی پەیوەستە بە ئەو میکانیزمانە پێوەستن بە ڕێکخراوەکانی گەنجان و لاوان ئەوەیە کە گەنجان و لاوانمان لە هەرێمی کوردستان زۆرترین پێکاتەنە لە هەرێمی کوردستاندا و پێکاتێکی بە وسە و تاقە پێویست دەکە لە سەرانسەری کوردستان بۆ نمونە لە هەولێر، لە کەرکووک، لە سلێمانی، لە هەڵەبجە، لە چەمچەماڵ و دیاریگەرمیان و ئیدارەی ڕاپەڕین بێن هەموو ئەو گەنجانە کە زانکۆکاندا تەخەڕوج دەکەن یان لە زانکۆکانن بە هەموو گەنج و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش، ڕێکخراوەکانی تریشە و ڕێکخراوانەی چالاکن بێن بە هەموویان کۆدەنگیەک دروستکەن حتا بگاتە ئەوەی پەرلەمانێک دروست بکرێ بە ناوی پەرلەمانی گەنجانی کوردستان، پەرلەمانی گەنجانی کوردستانی گەورە ئاساییە گەنجەکانی خۆرەڵاتی کوردستان، خۆرئاوا، باکوور هەمووی ئەوانش کۆ بکرێنەوە، تەواوی گەنجەکانی کوردستان لە چوارچێوەی پەرلەمانێکدا کۆ بکرێنەوە و بەرنامەی خۆیان دابڕێژن، مانگانە چالاکی ئەنجام بدەن، بەیاننامەیان هەبێت و
لە کات و حاڵەتی پێویستە مزاهرە دروست بکەن، خۆپێشاندان دروست بکەن، زەخت لەسەر دەسەڵات و لایەنە سیاسیەکان دروست بکەن بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان گرنگی بە توێژی لاوان و گەنجان بدەن و یعنی جێگەیان بکەنەوە. ئەمە لەلایەک تر زەخت لەسەر حکومەت دروست بکەن، زەخت لەسەر پەرلەمانی دروست بکەن. هەرچەندە ئێستا لەناو هیچ دام دەستگایەکی شەرعیدا نەماوین لە ڕووی دەستوریەوە، ئێمە لەبەرەوەی پەرلەمان داخراوە بۆ هیچ دام دەستگای شەرعی دەستوریمان نییە، بەڵام لە داهاتوودا ئەوە گەنجان بە هەمویانەوە زەخت دروستکەن بەو میکانیزمیان یەکەم لە ناخۆیاندا هەموو بەیەکگرتووی کۆبوونەوەی زۆر فراوان بکەن، لە شار و شارۆچکەکاندا ڕایاڵە دروستکەن بە تەنسیق لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی تری حکومی و ناحکومی و حیزبیەکان، و هەروەها لەسەر دۆزەکاندا بەیاننامەیان هەبێ هەوڵدن لە شار و شارۆچکەکاندا بە تەنسیق لەگەڵ کۆمپانیا تایبەتەکان بۆ نەکەرتی تایبەت تەنسیق دروستکەن، هەلی کار دروستکەن و پرۆژەی بچووکیان هەبێ بە هەماهەنگی. اینجا ئەمە بۆ خۆیان لە ناوخۆیاندا شتێکی وەها دروستەیەکی دروستکەن، اینجا بێن زەخت لەسەر دەسەڵات و حکومەت دروستکەن کە حکومەت و دەسەڵات پرۆژەی هەبێت بۆ گەنجان و لاوان، لە ڕووی پێدانی قەرزی بچووک، لە ڕووی کاراکردنی سلفەی زەواج بۆ گەنجان و لاوان، لە ڕووی دابینکردنی پرۆژەی ئاسایی تایبەت بە گەنجان و لاوان لە پەرلەمانی کوردستان دەکرێت پرۆژەی ئاسایی تایبەت بە گەنجان و لاوان دروستکە لە ڕێەوەی مافی گەنج و لاو، ئەرکەکانی گەنج و لاو، بۆ نمونە لە ناودام دەستگاکانی حکومەت چۆن کرابێتەوە و ئەم پرۆژەی ئاسایە کەتی تایبەت بۆ منە ناچارکە کە ڕێژەی چەند گەنجی تێدا هەبێت. ئەمە ئەوە بەو شێوازە بەو میکانیسمە دەتوان گەنجان و لەوان خۆیان دروستکەنەوە و فشار لەسەر دەسەڵات دروستکەنەوە، بێگومان دەسەڵاتش ناچار دەکەن بە گۆڕانکاری، چونکە ئەوەی کە شۆڕش دروست دەکا گەنجە، ئەوەی کە ئیدامە بە شۆڕش دەدا هەر گەنجە، ئەوەی کە دەسەڵاتێکی زاڵم و تاخوت و زۆردار کەوەکەوەی لە کوردستان هەیە دەتوانێت بڕخێنێ هەر گەنجە. بابەتێکی گرنگت باس کرد، دەزانی کە زۆرینەی گەنجان لەم کۆمەلگای ئێمەدا لە ئێستادا دەنگێکی ناڕازین لە داهاتوودا پرۆسی هەڵبژاردن لە بەردەماندایە، تا چەند گرنگە ئەو دەنگە ناڕازیە ئەو گەنجە ناڕازیانە ئەم پرۆسەیەدا بەشداری بکەن و بایکۆتی نەکەن، و بایکۆتکردنی ئەم پرۆسەیە چ کاریگەریکی دەبێت لەسەر ژیانی خۆیان، لەسەر پلانەکانی خۆیان، لەسەر دامەزراندنی خۆیان، لەسەر هەلی کاری خۆیان، و لەگەڵشیدا هەڵبژاردننی نوێنەرانی ڕاستەقینە ئەو کەسانە هەڵبژێرن هەمیشە بەردەوام لە خەمی چینی گەنجان دابوون، توێژی گەنجان دابوون، تاوەکو دەنگە ناڕازەکانیان لە پەرلەمانەوە بگێنن بە دەسەڵاتداران و بتوان کار لەسەر پلانەکانیان، کار لەسەر چینی توێژان بکەن تاوەکو ژیانێکی بەرەو باشتریان هەبێت. ئەمە ئەو هەنگاوە زۆر گرنگە کە بەڕاستی لە ئێستادا لەو قۆناغەدا زۆر گرنگە بۆ ئەم هەڵبژاردنەی کە لە بەردەمماندایە گەنجان و لاوان هەڵوێستێکی زۆر جدی وەربگرن و نوێنەرانی خۆیان لە ناو لایەنە سیاسەکاندا گەنج و لاوان دیاری بکەن و پاڵپشتی لەو گەنج و لاوانە بکەن کە دەزانن پاڵپشتیان دەکەن، چۆن لە ڕابردوودا پاڵپشتیان کردوونە لەسەر شەقام لە خۆپیشاندانەکان، لە مزاهرەکان وە لە ڕێکخراوەکان. اینجا بەڕاستی هەتاکو گەنج و لاوان بەیەکگرتووی نەچنە ناو پرۆسەی سیاسی و هەڵبژاردنەوە کاریگەری دروست ناکەن و گۆڕانکاری ئیلا لە ناو دەسەڵاتدا دروست دەبێت. کاتە گەنج و لاوانمان ناکرێت بڵێ وەڵا ئەمە گۆڕانکاری دەمانەوێت دروستکەین، حەقی خۆمان وەرگرین، بەرگری و داکۆکی لە مافی خۆمان بکەین، بەڵام لە دەرەوەی پرۆسەی سیاسی، لە دەرەوەی هەڵبژاردن نەخێ، بۆ ئەوی گەنجان و لاوان بتوانن دیفاع لە مافی خۆیان بکەن، حەقی خۆیان بسەنەوە، دەرفەتی دامەزراندن دروستکەن، دەرفەتی دابینکردنی هەلی کار دروستکەن و مافی خۆیان بەدەست بێنن، پێویستە بچنە ناو پرۆسەی سیاسیەوە
و هەڵبژاردن با کۆ نەکەن بە زۆر بەگەرمی و بەجددی بەشداری لە هەڵبژاردن بکەن و پارتی و یەکێتی بە توندی سزا بدەن و دیفاع لەو لایەنانە بکەن بە تایبەتی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پاڵپشتیان بکەن و پاڵپشتی لەو کەسانە بکەن لەو جیلانە بکەن کە گەنجن بۆی بچنە پێشەوە. ئەمە بۆ نمونە ئێستا کۆمەڵی دادگەری ڕێژەی بۆ نمە ڕێژەی ئەو کەسانێک کە لەمە دوابە نیازە بیان نێرێتە بۆ پەرلەمان ڕێژەیەکی زۆر گەنج و لاوی تێدا هەیە کەواتە دەتوان گەنج و لاوانە پاڵپشتی بکرێن و گەنجان بۆ خۆشیان لە شار و شارۆچکەکانی کوردستان بێن لەگەڵ ئەو کەسانە کۆبنەوە بیان کە بە نوێنەری خۆیان و بۆ نمونە داواکاری خۆیان بدەنە ئەو کەسانە بڵێن ئێمە پاڵپشتی ئێوە دەکەین لە پرۆسەی هەڵبژاردندا و ئێوەش داخۆکی بکەن لە مافەکانی خۆم مافەکانی ئێمەدا و دەکرێت ڕێککەوتنێکە یعنی پەیمانێکی کۆمەڵاتیان پەیمانە کە بێ لە نێوانیشیاندا بۆ ئەوەی بەردەوام بن لە داکۆکردن لە مافەکانیان چونکە گەنجان و لاوان بۆ ئەوەی بتوانن گۆڕانکاری لە نێو خۆیاندا دروستکەن مافەکانیان بەدەست بێنن ئیلا دەبێ بچنە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە و زۆر بە گەرمیشی لەسەر بکەن و سزای دەسەڵات دەن کە ماوەی 33 ساڵە بەردەوام دەیان چەوسێنێتەوە دایان نامەسرێنێ هەلی کار دروست ناکە دەیان چەوسێنێتەوە لە پەرلەمان هیچ پرۆژەیەکی نەبووە تایبەت بە گەنجان و لاوان لە حکوومەتدا هیچ پرۆژێک نەبووە کە دافع بێ بۆ گەنجان خزمەتگوزاری لە ناو شارۆچکەکاندا لاوازە پارک و شوێنی پارک و سنتەرێکی ڕۆشنبیری نییە لە ناو شارۆچکەکان بۆی بتوان گەنجان لاوان لایەن کەم پشوێکی تێدا بدەن کەوایە مادام دەسەڵات ئەوانەی نەکردووە مادام تەخەڕوجێکی زۆرمان هەیە دانەمەزراوە مادام بێکاریەکی قەبە لە سەروی لە سەتاسیەوەیە کە کارەساتە تێپێویستە بۆ سزادانی دەسەڵات پارتی و یەکێتی بۆ ڕوبڕەبوونەوەی دەسەڵاتی زاڵم و تاخوت کە ئەرکیشە لە سەرمان هەر کەسێک خۆی بە موسڵمان بزانێ نوێشکە ڕۆژوو بکە ڕۆژوو بگرێت و ئەرکادینیەکان جێبەجێ بکات و ئەمر بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە واجبە لە سەریشی ڕوبەڕووی دەسەڵاتی تاغوت ببێتەوە زاڵم ببێتەوە چۆن نوێشکردن واجبە ئەواش ڕوبەڕبوونەوەی دەسەڵات سزادانیان واجبە لەبەرەوە گەورەترین جیهاد کە گەنج و ڕۆشنبیرێک ئێستا بیکە کەلیمەت الحەق عند سوڵتان جاهل وتنی حەقا بەرزکردنەوەی دەنگێتی بەرامبەر دەسەڵاتی زاڵم و هەروەها دەبێت دەسەڵات سزابدا پاڵپشتی لایەنەکان کە بە تایبەتی لایەنە ئیسلامیەکان لەناو کۆمەڵی دادگەری کە خۆی بە نوێنەری گەنجان و لاوان دەزانێت و بێگومان بەچوونە ناو دەسەڵات و پرۆسەی سیاسیشەوە پشکی سەرەکی کارکردنی سەرەکی دەبێت ئیلا بۆ گەنجان و لاوان بێت و ئێمە وەکو ڕێکخراوەکان سنتەری پەرەپێدانی لاوان ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ماوەی ساڵێکدا زیاتر یعنی 7,000 گەنج و لاوی بەسەر کردوتەوە بە پرۆژەی جیاواز سنتەری پەرەپێدانی لاوان لە زۆرینەی شارەکان ئۆفیسی کردوتەوە بەیاننامەی هەبووە دژی دەسەڵات بەیاننامەی دەرکردووە ڕوبەڕووی دەسەڵات بۆتەوە بەشداری خۆپیشاندان و مزاهەڕەکانیان کردووە پرۆژەیان داوەتە حیزبەکان لە پێناو ئەوەی کە گەنجان و لاوانجیان بکرێتەوە لە ناو پرۆسەی سیاسیدا و پرۆژەیان داوەتە حکوومەت و زەختیان لەسەر حکوومەت و دەسەڵات دروستکردووە بۆی گۆڕانکاری دروستکە بەڵام بە یەکشت بە حەقیقی بزانین بە یەکێتی و پارتی بە هیچ شێوەیەک گۆڕانکاری و چاکسازیان نەپێ دەکرێت نەدەشیکەن بۆی گەنجان و لاوان ئەگە بیانەوێت لەمەوتوە مافی خۆیان وەرگرنەوە دەبێت ئیلا گۆڕانکاری لە دەسەڵاتدا بکرێت و بۆ خۆشیان ئێمە یعنی ئێمە بە هەمومان گەنجان و لاوان بۆ خۆمان بچینە ناو پرۆسەی سیاسیەوە بۆ خۆمانەوە بێ
کەسێکی نەزان و چەوسێنەر و جاشێک بێ حکمی من بکات تاکەی جاشێک بێ وەزیری من بێ تاکەی جاشێک بێ مامەڵە بە سامان و نەوتی من بکات تاکەی جاشێک جاش و زاڵم بێ مانگانە تا ئێستاش زیاتر لە 100,000 بەرمیل نەوت بە قاچاق بەرنە ئەولاولای بفرۆشن و سەر و یعنی ژێرەوە سامانێکی زۆر بە نرخمانەیە داهاتێکی زۆرمان هەیە ئەو خەڵکیان برسی کرد موچیان دەستیان بۆ قوتی خەڵک برد دەستیان بۆ هەموو شتێکی گەنجان برد گەنجانیان چەوسانەوە بە هەزاران گەنجوانمان ڕۆیان کردە هەندەران کارە ساتە 36,000 گەنج هەرێمی کوردستان لە ماوەی 5 ساڵ بەجێبیان زۆر سپاس بۆ مامۆستا سەلمان کۆچەر کارگەری سەنتەری پەرپەدانی لاوان زۆر سپاس دەڵێن کە لەم تەورە لەگەڵمان نابووی